سۆباسەکەم لە سەر یەکێک لەو خانانەی کە لە وڵاتانی جیهان و لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی شێخانی بە ساڵە چوان کە ئەمە لە ژێر ڕێکاری تایبەتی خۆیانە ئەو کەسانەی کە تەمەنیان لە سەر و 6 ساڵ یاخود 55 ساڵ بۆ 6 ساڵەوەیە ئەتوانن ڕووبکەن ئەم خانە کە بە هەر هۆکارێک بێ کەس سنیا کە سوکاریان لە دەستداوە لەوێ سەرپەرشتیەکرێن لە ژێر چاودێری کۆمەڵایەتیە و کۆی ئەو گرفتە تەندروستیانی کە هەیە چاودێریەکرێن و بۆ ئەمانەش پێویستیان بەوەیە کە بتوانن چالاکی جۆرا و جۆران پێشکەش بکرێت بشێک لە هونەرمەندان یاخود کەسانی خێرخواز هەوڵێن کە بتوان کەشێکی ئارام و خۆشیان بۆ دروست بکەن. ئەمڕۆ چەند چالاکیەک پێشکەش باخانی بە ساڵە چوان لە شاری سلێمانی پێشکەش کراوەکە چەند هونەرمەندێکی لاو بەشداریان تێدا کردووە گۆرانەکانیان پێشکەش کردووە بەو کەسانی کە لە خانی بە ساڵە چوانن هەروەها ژەمە خۆراکێکیشان بۆ دامین کراوە هەمیشە ئامانج لەم بابەتانە ئەوەیە کە بتوان کەشێکی ئارام بۆ بە ساڵە چوانە دروست بکەن کە چێش لە گۆرانی و میوزیک ببینن چێش لە چالاکی هونەرەکان ببینی هەروەک چۆنە بینی لە وڵاتانی جیهانە بەشێک لە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیات تەرخانەکرێ بۆی کە بتوانن کەشێکی ئارام یاخود تەندروستێکی باش بە ساڵات چوان ببەخشن هەروەها چالاکی هونەرەکانیش بۆ خۆیان تایبەتمەندیان هەیە بۆ ئەوان کە کەشەکان لەلا خۆشتر بکات هاوکارانمان راپۆرتێکیان لەبارەی ئامادە کردووە پێکەوەی بین. نزیکەی 2 ساڵە پرۆژێکمێ بەناوی پرۆژەی خۆر کە ئامانجی هاوکاریکردنی و کەسانێک کە پێویستیان بە هاوکاری مرۆییە. ئامانجی ئەم پرۆژەی من تەنها کڕینی جلو بەرگ و خواردن و ئەمانە نیە دروستکردنی چالاکیە بەسەرکردنەوەی خانەکانە لە خانی بە ساڵا چوان و بێسەرپەرشتیاران و مناڵان و کڕینی جلوبەرگ لەم مانگی ڕەمەزانەیە توانیم جلوبەرگ بۆ 140 منداڵ بکڕم بەبێەوەی کە هیچ ڤیددیۆک بڵاو بکەمە بەبێوی هیچ شتێک پیشان بم کارەکانم زیاتر لەگەڵ خێزانەکەمە و بە پاڵپشتی خێرخوازان ئەم کارە ئەەکەم بەڵامی تر بەرە سوپاس بۆ مای سۆلیوشن کە کۆمپانیایەکی بەتوانان لە مەودووە سپۆنسەری من ئەکەن بۆ هەموو کار و چالاکیەکانم بە کواڵەتێکی باش تەواوی کار و چالاکیەکانم لە سوشال میدیا خۆم بڵاوەکەم بەڵێ ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی چەند کارێکمان هەیە ئەمڕۆ پێش هەموو شتێک ئێمە وەک ئەبینن ئەو ستەیجەی هۆڵی بۆنەکانی خانەکانی چاودێری کۆمەڵایەتی زۆر خراپ بۆ خۆشتان پێشتر وێنەتان گرتووە لە چالاکەکانی ترا ئێمە توانیمان وەکو پرۆژەی خۆر بە هاوکاری ئەو کەسانەی کە هەمیشە بەخشەرن بێ ئەوەی کە ناویان بێنین سپاس بۆ ئەوان توانیمان نۆژەنی بکەینەوە وەک ئەبینن لە ڕەنگکردن و لە تەواوی ئەو پێداویستیانی و کۆڕووناکی بۆ ئەم ستەیجە هەمووی چارەسەر بکەین دواتر ئەمڕۆ میوزیک و گۆرانیمان هەیە لێرە زیاد لە 5 هونەرمەند لەگەڵ منا بەشدارن هەردیو عوسمان عەلی بێژەن جەزا نەورەز ڤالانچیا لەگەڵ 3 ژەنیاری بەتوانە ڕۆژ سەرخان لەگەڵ بابان ئەمانە هەمووی خۆبەخشانە هاتون لەگەڵ منە ئەم کارە ئەکەن بۆ ئێوارەش ئێوارە خوانێکمان ئامادە کردووە خواردنێکی زۆر خۆشمان ئامادە کردووە زۆر جۆرا و جۆر هەر هەمومان پێکەوە لەگەڵ هونەرمەندەکانە لێرە نان ئەخۆین ئامانج لە ئێمە نان خواردنەکە نیە ئامانجی ئێمە ئەوەیە چۆن ئەو پردی پەیوەندیە دروستکەین لە نێوان هونەرمەندان و خانەکانە چکە پێویستیان پێیەتی جا هاوڕێگانەر خانی بە ساڵاچوانی ژنێخانی کچان و کوڕان و تەنان مناڵانیش هاتون ئەمڕۆ بۆی کەشێک دروستکەین هەمان پێکەوە هەڵپەڕین کاتێکی خۆش بەسەر ببین. ڕاستیە من سوپاسانەکەم دەستان خۆش بێ ئێوەش ماندوو بوون کارێکی پیرۆزە هیوادارم لەم جۆرە کارانە زۆر زیاتر بێ چکە ئێمە بەڕاستی ئەم دایک و باوکانەمان ئەم مناڵەنەمان نابێ بێناسکەین ئەگەر بە چەند گۆرانێکیش بێ من کە خات و هەژان پێی ڕاگەیاندم و بە خۆشحاڵیە ئەو هەموو هونەرمەند و خۆشەویست و ئازیزانە وەکو جەنابتانڵەن بێ سێودوو ئامادە بووین بە خۆبەخشانە لە بۆنێکی ئاوا بەشداربین هەڵبەتە من یەکەم جارم نییە بە شانازیەوە ئەمەوە بزانم سێم جارە کە بەشدارە بم جگە لە کاری خێرخوازی تر کە بۆ نەخۆشی شێرپەنجە ئەوانش بۆ کۆمەک بۆ شێرپەنجە ئەوانەشم کردووە ئێستاش لەم کارە پیرۆزەیە بەشدارم و هیوادارم هەتا
عمر باقی بێ و هەتا تەمەنمان هەبێ و بتوانین لە خزمەتی میلەتەکەمان نبین.